لەبەردامی لەگەڵتان و لەسەر تەوەری یەکەم گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی نازدان و خۆشەویستی زیاد بۆ منداڵ کاریگەریەکانی چین کە زۆرجار پسپۆرانی پەروەردە یاخود لە بواری منداڵ و چۆنێتی پەروەردەکردنی منداڵ دەڵێن کە زۆرجار ئەم ناز و خۆشەویستیەوە دەکات کە کاریگەری نێرێنی لەسەر کەسایەتی منداڵ دروست بکاتن لە داهاتووداوە نەتوانرێتن ببێ ڕێگای خۆی بدۆزێتەوە یاخود کەسایەتی خۆی بدۆزێتەوە. ئێمە چۆن مامەڵە لەگەڵ منداڵ بکەین، چۆن خۆشەویستی و نازی پێ ببەخشین و چۆن بتوانین پەروەردەیەکی دروست بکەین کە ئەم ناز و خۆشەویستی وا ناکاتن ئەم منداڵە باوەڕ بەخۆبوون لە دەست بداتن، وای لێ ناکاتن کە کەسایەتی خۆی ون بکاتن. زۆرجار لە کۆمەڵگا جیاجیەکان و بەتایبەتیش کۆمەڵگای کوردی کە ئەوەندە ناز و خۆشەویستی دەڵێن دەدرێت بە منداڵ دوجارە منداڵێکی لاواز لە ڕووی کەسایەتیەوە دەردەچەوە ناتوانێت باوەری بەخۆبەوە ناتوانێتن ڕێگای دروستی ژیان بدۆزێتەوە. گفتوگویان بابەتە دەکەین لەگەڵ ڕابەر مەحموود پسپۆری پەروەردەیی لە ڕانیەوە لەگەڵمان دەبێ. بانی باش کاک ڕابەر، سوپاس بۆ بەشداریکردنت کە ئەم بەیانیە لەگەڵمان دەبی لەسەر بابەتی نازدان و خۆشەویستی بە منداڵ. ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن، ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بوارەدا بکەین بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان؟ بەیانی باشی بینەرانتان شاشە جوانەکەی ناڕتی سڵاوی خی گەورە لە بەڕێزی ستوو لە بینەران و لە هەمومان بەگشتی. دیارە وشەی خۆشەویستی ئەگەر پێناسەیەکی بچووکی بکەین، خۆشەویستی بنەمایەکی ژیانە، کۆمەڵە هەستێکی سۆزداری ئەرێنیە و کۆمەڵە هەستێکی ناسکی جوانی مرۆڤایەتیە بۆ مرۆڤەکان. دیارە خۆشەویستی هەست و هێزێکی جوان و ئەرێنی بە هەستی ئینسان دەبەخشێ. تەمەەن دەربارەی نازدان بە منداڵ ئێمە شتێکمان هەیە لە پەروەردەی ئەرێنیدا، بە تایبەتی ئێستا فەلسەفەیەکە لە هەموو دنیادا وڵاتان ئیشی لەسەر دەکەن و بۆتە بنەمایەک بۆ ژیانی منداڵن و بە تایبەتی لە فەلسەفەی پەروەردەیی قوتابخانەکاندا لە زۆربەی وڵاتان ئێستا ئەو فەلسەفەیە بنەمایەکی زۆر دروستە بۆ پەروەردەکردنی منداڵ. دیارە نازدان بە منداڵ پەروەردەی ئەرێنی بە هاوسەنگێک ڕادەگرێت. نە ئێمە لەگەڵ توندوتیژە تەقلیدیە کۆنەکە بین و نە لەگەڵ پەروەردەیەک بین کە ڕەها بێ و هیچ سنوورێک نەناسێت. بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە نازدان بە منداڵ بەڕاستی بۆ خۆی نازدان بە منداڵ لە سنووری خۆی دەرسێ حسی کەمتر نییە لە توندوتیژی لەگەڵ منداڵ بکرێت. نمونە تەمانە منداڵێک نوقمی کەی لە نازدا، منداڵێکی نەهاوسەنگ دەردەچێ، منداڵەکە پشت بە خۆی نابەستێ، هەمیشە پشت بە دایک و باوکی دەبەستێ، دواتر لە کۆمەلگادا تووشی مشکیلە دەبێت. باشە کاک ڕابەر، کەوتەوە کە ئەرستۆ دەڵێ ڕێگی پەروەردە تاڵە بەڵام بەرەکەی شرینە، کەواتە ئێمە نە هێندە شرین بین وەک دیارەوە، نەک هێندە شتاڵ بین. بەڵام زۆر جار منداڵان دەڵێ کە باوکو و دایکان دەڵێن ئەم منداڵانە کە پەروەردە دەکرێت، ینی داوای هەرچیەکە بۆ یەکەنە بەردەست، هەرچیەکی پێویست بێ خەنە بەردەست. ینی بەڕادەیەک دەڵێن کە ناتوانین بەو شێوازە مامەڵە لەگەڵ نەکەین. بەڵام ئەمە تا چەند کاریگەری نێرێنی لەسەر کەساتی ئەو دروستەکە، ئەمە ڕێگەیەکی دروستە دایکان و باوکان چۆن بتوانن. هەندێک جار دەڵێن کە ئێمە ناتوانین دڵی مناڵەکە بشکێنین، ناخود ناتوانین دڵتەنگی بکەین. ڕاستە، دەستخۆش بێ، پرسیارێکی زۆر جوانە. تەمان هەمیشە منداڵ بوونەوەرێکی زۆر جوان و گەورەیە لە ماڵدا. تەمان ئەوانە نەوەی داهاتوون و بەشێکن لە کۆپی ئێمە بۆ دوای خۆمان، میراثگرانی ئێمن. یعنی ئەوڵی منداڵ بۆ خۆی خەڵاتی خوای گەورەیە، یعنی شتێکی زۆر جوانە، زۆر خۆشەویستە. بەڵام ئەوە نابێت بێتە هۆی ئەوەی کە دایک و باوکان بەڕاستی ئەوەندە خۆشەویستی و منداڵەکانیان نوقمکەن لە نازدا کە بە ئاقارێکی خراپدا بڕوە. نازدان قۆناغی هەیە کاکە بڕات. تەوان نازدان بە منداڵ خۆنایە. بۆ نمونە لە ساڵی یەکەمی منداڵیەتیدا منداڵ حەزی زۆر بە نازە، دەبێت نازیشی بدرێتێ، دەبێت خۆشەویستی بدرێتێ، بۆ ئەوەی ئەو هەست و لە ڕووی دەرونیەوە هەست بە ئارامی بکە، هەست بە ئاسایش بکە، هەست بە دڵنیایی بکە، هەست بە متمانە بکە، هەست بە هەموو ئەو بابەتە ئێرێنیانە بکە کە دواتر لە کۆمەڵگادا پێویستی پێ دەبێت.
بەڵام ئەوەش بۆ مانایە داکوباب ئەوەندە منداڵ لە نازدا نقمکە کە ببێتە هۆی ئەوەی ئەو منداڵە لە دوا ڕۆژدا زوڵم لە دەوروبەری بکە. بەنمونە هەموو منداڵانەی نقم بوون لە نازدا زۆر خۆشەویستی لە ڕادەبەدەریان دراوەتێ. ئێمە باسمان کرد لە پەروەردەی ئەرێنیدا هەمیشە دەبێ هاوسەنگی بپارێزێ، نە لەگەڵ تونڕەوی نە لەگەڵ شڕەوی، نە لەگەڵ بێنازی نە لەگەڵ نازێکی تێر، لەگەڵ نازێکی هاوسەنگ. مرۆڤ هەمیشە بە هاوسەنگی دەتوانێت مامەڵە بکە. ئەو مرۆڤانی بە هاوسەنگی مامەڵە دەکەن مرۆڤێکی سەرکەوتن لە دوا ڕۆژدا. بۆیە دایک و باوکان بەڕاستی دەبێت زۆر بە هاوسەنگانە مامەڵە بکەن، نازەکەشیان هاوسەنگانە بێ، واتە نە شڵڕەوی تێدا بێ نە تونڕەوی تێدا بێ، بۆ ئەوەی ئەو منداڵە منداڵێکی زۆر تەندروست بێ، متمانە بەخۆ بێ، ئارام بێ و بتوانێت لە دوا ڕۆژدا کەسێک بێ لەسەر پێی خۆی بوەستێ. چونکە منداڵێک کە نوخم بوو لە نازی دایک و باوکیدا دواتر ناتوانێت مامەڵە لەگە دەوروبەری بکە. کەدا بێتەوە کارێک بۆ دابڕان لە کۆمەڵگا لە خەڵکی دیکە لە هاوڵاتیان. بە دڵنیاییەوە تووشی گۆشتە گیری دەبێت، زوڵم لە دەوروبەری دەکا، زوڵم لەو ژینگەی دەکا کە تێیدا دەژیا پێوە دەبێت هەموو کەس داک و باوی بێ، پێوە هەموو کەس دەبێت نازی بچێشێ. دواتر لە داڕۆژدا ڕەنگە کەسێتیشی نێرگزیشی لەدەرسێ. نێرگزی مستەڵەحێکە لە زاراوەی دەروونزانیدا لە ساڵی 1950ەوەی داماژەی پێدەکات. دەبێتە کەسێکی خودپەرست، دەبێتە معجیب بەخۆبوو، دەبێت لە ڕادەبەدەر خۆشەویستی بەخۆبوو. هەرچەندە خۆشەویستی بەخۆبوو بەشێکە لە دەرونی دروست قۆناغەکە تێدەپەڕێ، بەڵام لەوێ دەبێتە کە ئارەسا دەبێتە نەخۆشی کەسێک منداڵێک نقم دەکەی لە نازدا. بۆیە من هەمیشە ئێمە جەخت دەکەینە وەکو پسپۆرانی پەروەردەی، وەکو ئەزمموی هەمانە لە پەروەردەدا. بەڕاستی دایک و باوکان ئامۆژگاری دەکەن زیاد لە حەدی نازدان بە منداڵ و نقمکردی لە نازدا هیچی کەمتر نییە لە توندوتیژی لەگە منداڵێک بکەیت. چونکە تۆ داهاتووی ئەو منداڵە، ئارامی ئەو منداڵە، ئاسایشی ئەو منداڵە، پەیوەندیەکانی ژیانی هەمووی دەخرێتە مەترسیەوە. کاکرابەر بەڵام زۆر جار ئەو حاڵاتانە ڕەنگە لە نێو خێزانان یاخود لە کۆمەڵگاشدا بەرچاو بکەوێتن، دایک و باوکان دەڵێن ئێمە ناتوانین دڵیان بشکێنین، ناتوانین بەو شێوازە نەبین لەگەڵیان، یاخود هەندێک جار منداڵ دایک و باوک ناچارەکە بەو شێوازە مامەڵای لەگەڵ بکە، هەند دەگرێت یاخود بێزار دەبێ، یاخود دڵتەنگ دەبێ، یاخود خواردن ناخواتن ناچارە بێ وەلەو دایک و باوکە بکە بەو شێوازە خۆشەویستی بدەنێ. کەواتە چی بکەن لەم حاڵەتانەیە دایک و باوک چۆن مامەڵە لەگەڵ منداڵ بکەن؟ پرسیارێکی جوانە کاوی مراد. دیارە تەمان بۆکو باسمان کرد قۆناغی هەیە، تەمان نازدانیش قۆناغی هەیە. بۆ نمونە منداڵ لە ساڵی یەکەمیدا حەزی زۆر لە نازە، حەزی لێ هەمیشە دەوروبەرەکانی سەرنجی دەوروبەری ڕاشێشێ، هەمیشە حەزی لێ گرنگی زیاتری پێ بدرێ، نازێکی خۆشەویستی. تەمان ئێستاش لە پەروەردەی ئەرێنیدا خۆشەویستی هەوێنە، بنەمای هەموو بابەتەکانە. بۆ منداڵێکی تەندروست، بۆ تاکێکی تەندروست، تاکێک بە هەز بە ئارامی بکە، هەز بە دڵنیایی بکە، هەز بە سەقامگیری بکە لە ژیاندا، هەز بەوە بکە بە هاوسەنگی مامەڵە بکە لەگەڵ دەوروبەریدا. بۆیە کاتێک دایک و باوکێک منداڵێکیانەیە حەقی خۆیان نازی بدەنێ، بەڵام سنووری هەیە ناس. وەکو باسمان کرد دەبێت بە هاوسەنگی بێ ئەو نازە. ناکێ ئەوەندەی نوقمی کەی لە نازدا کەسێک بێ تەنها پشت بە داک و باوی بەستێت، چونکە دواتر دەچێتە ناو کۆمەڵگا، دەچێتە ژینگەی دەرەوە. دەیەوێ هەموو کەس وەکو ژینگەکەی داک و باوکی ماڵەوە مامەڵەی لەگە بکە، لێوێ بۆ کارە ساتەکە دروست دەبێت. ئەگەر نا منداڵ دیارێکی خوایە، دیارێکی گەورەیە. کاکرابەر ئەگەر لەسەر جۆرەکانی نازدان بوەستین، ئەو نازدان و خۆشەویستیە تەنها قسە یان مەسەڵەن قسەکردن دەگرێتەوە یاخود جێبەجێکردنی داواکاریەکانی منداڵ دەگرێتەوە، ئەنی بە شێوەیەکی گشتی خوان لە چییە ئەبیننەوەوە چۆن سنووردار بکرێن؟ بڵێ وڵا تەبان ناز بەشێکە لە خۆشەویستی، تەمان بەشێکە لە خۆشەویستی بەمانە فراوانەکەی ژینگە فراوانەکەی. تەمان خۆشەویستی بنەمایەکە بۆ هەوێنی کەسێتی تەندروست، بە تایبەتی لە باوەشی دایکیدا منداڵ پێویستە ئەو قۆناغە ببڕێ. هەر منداڵێک قۆناغی خۆشەویستی دایکایەتی نەبڕێ و باوکایەتی نەبڕێ و سۆز و نازی باوەشی داک و بابی بە تایبەتی دایکی لەو قۆناغە نەبڕێ، منداڵێکی ناتەندروست دەردەچێت. منداڵێک دەبێت ناهاوسەنگ دەبێت، منداڵێک دەبێت بە نائارامی، منداڵێک دەبێت بە نائاسایشی، منداڵێک دەبێت بە دەروونێکی نەخۆشەوە
دەچێتە ناو کۆمەڵگا. بۆیە نازدان بەشێکە لە خۆشەویستی، نازیش لە شوێنی خۆیدا لە قۆناغی خۆیدا بە پێی پێداویستی خۆی شتێکی زۆر باشە، شتێکی ئەرێ نییە. بەڵام معلومی بەڕێستانە هەموو شتێک کە تونڕەوی و شڕەوی تێدا کرا هاوسەنگی لە دەستدا حتمما دیارە ئەو بابەتەش سەردەکێشێ بۆ کارێکی خراپ. بۆیە نقمکردنی منداڵ لە نازی زیاد لە حەد لە سنووری خۆی دەرچێ بەڕاستی منداڵێکە دواتر بۆ دوا ڕۆژی خۆی کارەسات دروست دەکات. کاک ڕابەر منداڵ ڕەنگە تا تەمەنی 1 ساڵی یان 8 مانگی بەرە و سەر ئیدی هەست بەو خۆشەویست و نازە بکاتن، بەڵام دەبینین هەندێک دایک و باوک منداڵەکانیان تەمەنی 12 ساڵە، 13 ساڵە، 14 ساڵە بە هەمان مامەڵەی منداڵێکی ساڵێک و 2 ساڵ و 8 مانگ مامەڵەی لەگەڵ دەکەن، هەم لە داواکاریەکانیان، هەم لە خۆشەویستی و نازدان پێیان، هەم لەو شتانێک کە داوایە کاتن لە دەوروبەریتی. ڕەنگە زۆرجار دایک و باوک تووشی دەیان گرفتی حتا لایانی مادیان کۆمەڵی بابەتی دیکە ببن کە ناتوانن داواکاریەکانیان جێبەجێ بکەن، ناتوانێت هەموو پێداویستیەکانی ئەو منداڵانەی دیکە هەیە ئەو جێبەجێ بکە. کەواتە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە بکرێ؟ ئایا منداڵێکی تەمەن 12 ساڵ بە هەمان منداڵێکی 2 ساڵ و ساڵ و نیو ناز و خۆشەویستی پێ بدرێ بە هەمان ڕێگە؟ بەڵێ دەست خۆش بێت. تەمان وەکو باسمان کرد قۆناغی یەکەم زۆر گرنگە بوو منداڵ. قۆناغی 1 ڕۆژی تا 1 ساڵی بەڕاستی چەند نازی بدرێتێ، چەند خۆشەویستی بدرێتێ، چەند نقم بکرێت لەو هەست و سۆزە خۆشیانە کە خۆشەویستی کۆمەڵە بنەمایەکی سۆزداری جوانە، هەستەکانی مرۆڤ جوان دەکات، هەستەکانی مرۆڤ بەرەو خۆشی دەبا. دەرونی ئینسان ئەو بەشە دەرونی هەیەی لە ئارامی، لە خۆشی، لە دڵنیایی بەرەو پێشی دەبا گەشەی پێ دەکات. لەوێدا چەند ناز بدەیە منداڵ، چەند خۆشەویستی بدەی بەڕاستی دەوێتە ژێرخانێک. ئێمە ئەگەر منداڵێک بەدارێک بشوپێنین ژێرخانەکەی ڕێگەکەی چەند بەهێز بێ بەڕاستی تەسیری دەوێ قەد و لق و گەڵاکانی. کاتێک تۆ لە هەموو قۆناغەکاندا بۆ شێوەیە 1 ساڵی مامەڵەی لەگە بکەی بەڕاستی نابێ. چۆن؟ ئێمە هاوسەنگێکی چۆن بپارێزین؟ بۆ نمونە منداڵ لە دوای 1 ساڵی کە نقمی دەکەی لە ناز و خۆشەویستیدا دواتر دەبێ بیگۆڕی وردە ئەو نازەی لێکەم بکەیەوە بە هاوسەنگی خۆشەویستی، بە هاوسەنگی ناز پێدان. تەمە خۆشەویستی هەوێنە گەورەکەیە، نازیش بەشێکە لەو هەوێنە. بەڵام تۆ بینی گەنجێک بینی، ینی بۆ نمونە مناڵێک بینی کە دەچێتە قوتابخانە، ئەو هەموو نازەی دایک و باوکی دواتر تووشی کارەساتی دەکات. لێوێەوە دەڵێن دەبێت دایک و باوک لە 5 ساڵی لە 6 ساڵی پێشەوە بچێتە قوتابخانە هەستی بەرپرسیارەتی لا دروستکەی. بۆ نمونە لە ماڵەوە گوڵێکی پێ ئاودا با ئاوەکە بڕێژێ، دواتر متمانی بەخۆی دەبێت تەشجیعیکە، بۆ نمونە سفرەی ناخواردنەکەی پێ هەڵگرەوە هەستی بەرپرسیارەتی لا دروستکە. با ئەوەندە ناز نەبێ بڵێ هەموو ئیشێک دەوێت بۆ خودبیکەی نقمیکەی لە نازا بەرپرسیارەتی نەدەی، نابێ هەڵە بکە، نابێ کوڕەکەم پەنجەی گەرم بێ، نابێ سەرما. دەستنیشانکردنی هەندێک لە ئەرگ بۆ منداڵ کارێکی باشە، کاریگەری ئەرێنی دروست دەکات، بەرپرسیارەتی زیاد دەکات. بڵێ کاگمرات تەمان ئێستا لە فەلسفەی پەروەردەی لە هەموو جیهاندا هەستی بەرپرسیارەتی دروستکردن لای منداڵ بەڕاستی بنەمایەکی زۆر گەورەیە بۆ کەسێتی. بۆ یەکەم متمانەی بەخۆی زیاد دەبێ، ئاسایشی دەرونی بۆ دەگەڕێتەوە، و هەروەها هەستی بەرپرسیارەتی دەتوانێت ئەو پەیوەندی کۆمەڵایەتی لە کۆمەلگادا هەیە بەڕاستی هەم تۆخی بکاتەوە، هەم بتوانێت کەسێکی زۆر تاکێکی زۆر بەرهەمهێن، زۆر بەرپرسیار، زۆر کەسێک بێ بەڕاستی بتوانێت لە ئاست و هۆشیاریەکدا بێ سیقە و متمانەی ئەوەندە بەخۆی بێ بتوانێت هەموو کات خۆشمەندانە یاخود ژیرانە مامەڵە بکە لەگەڵ دەوروبەری و لەگەڵ ئەرکی ژیانی و هەستە بەرپرسیارەتەکانی ئەوەندە زیاد بێ بتوانێت هەست بەبوونی خۆی بکە. شتێکمان هەیە لە سێگۆشەی پێداویستەکانی ماسلۆ کە دەنووزانێکی گەورەی بواری دەنووزانیە، بەڕاستی سێگۆشەیەکی زۆر جوانە. ئەو سێگۆشەیە لە ژێرخانێکی حاڵەتە پێداویستە فسیۆلۆجیەکانەوە دەست پێکە تا تەحقیقی زات بە دڵنیاییەوە هەر منداڵێک سۆز و خۆشەویستی بە هاوسەنگی بدرێتێ، هەر منداڵێک بەرپرسیارەتی بدرێتێ و تەشجیع بکرێ و هان بدرێ و بتوانێت ئاسایش و سەقامگیری دەرونی بۆ دروستکەی، کەسێکە تەحقیقی زات دەکات، کەسێکە خۆی دەدۆزێتەوە، داهێنەر دەبێت،
کەسێکە دەتوانێت خزمەت بە کۆمەلگاکەی بکە، خزمەت بە خێزانەکەی، بە خانەوادەکەی، بە خۆی، بە نیشتیمانەکەی دواتر بە جیان بەگشتی. کاک ڕابەر لۆدڤیچ ڤان دەڵێت ئامۆژگاری باش پێویستە فێری منداڵەکان بکرێتن لە جیاتی ئەوەی ئەمە خۆی لە خۆیان زێرە بەواتەیەکی دیکە پێویستە فێری ئامۆژگاری بکەن، فێری ڕەفتاری باش بکرێت، فێری ڕێزگرتن و کریاری باش بکرێت لەبەرەوەی لە تەمەنی 1 ساڵی بەرەوسەری دی منداڵ ئەتوانێت شت وەربگرێتن تۆ چی فێر بکەی ئەم وەری دەگرێت ئەڵێ ئەمە باشترێکە لەوەی خۆی ئەمە زێرە لە جیاتیەوەی تۆ بچی کۆمەڵێک پێداویستی زیایە بۆ مناڵەکە دابین بکەیت و وای لێ بکەیت کە بە زیاتر بەرەو خۆشەویستی زیاتر و فێری ناز ببێت. ئێوە چی دەڵێن لەسەرەوە؟ وەڵا دەست خۆش بێ پرسیارێکی زۆر جوانە. حتمما هەر کەسێک هەستی بەرپرسیارەتی لا دروستکەی ئێستا لە پەروەردەی ئەرێنی لە فەلسەفەی پەروەردەی ئەرێنی کە ئێستا لە هەموو دنیادا ئیشی پێدەکرێت یەکێکە لە شتانی ئینسان قەناعەتی بۆ دروست بکرێت، ئینسانێکی هێمن و ئارام و لەسەر خۆ و داهێنەر و کەسێک بێ ئەو پەڕی حاڵەتی دەروون باشی و دڵنیایی و ئاسایش و ئارامی دەرونی بۆ دروست بێ. ئەویش بە چی دروست دەبێت؟ بە پێدانی خۆشەویستی سەرەتا بەوەکو باسمان کرد هەموو قۆناغێک بە هاوسنجی مامەڵی لەگەڵ بکرێت. بۆ نمونە ساڵی یەکەمی چەندە نقم بکرێت لە خۆشەویستیدا، چەندە نقم بکرێت لە نازدا هێشتا هەرکەمە. بەڵام هەمان مامەڵی 1 ساڵی بۆ کەسێکی 12 ساڵی بۆ کەسێکی 8 ساڵی بۆ کەسێکی 7 ساڵی زۆر خراپە. بۆ ئەو تاکە هەر لەو ژینگەی ماڵەوە نابێت، لە ژینگەی دەرەوەدا دەبێت. بۆ نمونە ئەگەر نمونەیەکی بچوک بێنینەوە مناڵێک بۆ نمونەگەر لە قوتابخانەکەیدا خوا نەخوازە تووشی ڕەفتارێکی ناشرین دەبێت. بۆ نمونە قەڵەمێکی هاوڕێیەکەی دەبە تۆ لە پەروەردەی ئەرێنیدا دڵێ نابێت بە تونند و تیژی، چکە کاتێک تۆ لی دەدەی لەسەر لێدانی و قەڵەم تووشی تەسەنوع دەبێت، تووشی جۆرێک لە کاردانەوە دەبێت لە ژیاندا. کاتێک تۆ تەجیعیشی دەکەی قەڵەمێکی باش سێناوە دووبارێکەوە ئەویش کەسێکی ئەوە کەستە کەسێکی شەڕەنگێژ و دز و وەکو دەڵێ ڕەفتارێکی ناشرینت فێر کرد کوشتت. کەواتە نە ئەو پەروەردە توندە نە ئەو پەروەردە شل ڕەویە. لە پەروەردە هاوسنگەکەیدا بانجی کە ڕۆڵە گیان دەزانی ئەو قەڵەمەی دزیوتە دڵی کەسێکت پێ ناخۆش کردووە، دەزانی ئەو قەڵەمەی هێناوتە کەسێک پێداویستی پێبوو، هەم قەناعەتێکی پێ دروست دەکەی هەم تەهزیبی دەکەی. شتێکمان هەیە لە مستەڵەحی عەرەبیدا پێی دەڵێن تەهزیب لا لعقاب. عقاب سزادانە، عقاب احتیمالی تۆ کەسێک سزا دەی ڕەنگە ڕەفتە لەو کاتەدا کپیکەی بەڵام کەسێکە بەڕاستی ناتوانێت ڕەفتاری جوان فێر بێ. لە تەهزیبدا پێچەوانەیە، لە تەهزیبدا قەناعەتی بۆ دروست دەکەی و دەیگەڕێنەوە بە هاوسنجی مامەڵەی لەگەڵ دەکەی، پەروەردەیەکی ئەرێنیانەی دەکەی، قەناعەتێکی لا دروست دەکەی کە هەستی بەرپرسیارەتی وایە دەبێ ئەمیندار بین بۆ دەور و بەرمان، هەستی بەرپرسیارەتی وایە دەبێ یەکتریمان خۆش بێ، هاریکاری یەکتری بین، بتوانین هەموو ئەو شتە جوانانەی لە کۆمەلگادا هەیە لە خۆمانی بکەینە بەها، بیکەینە ژێرخانێک. کەواتە ئێمە دەڵێن هەتا خۆشەویستی نەبێ منداڵ ئامۆژگاریش لێوە ناگرێت. کەواتە دەگەڕینەوە سەر ئەوەی هەوێنی گەورەی هەموو پەروەردەیەکی ئەرێنی، هەوێنی گەورەی هەموو ژێرخانێکی دروستکردنی تاک، هەوێنی گەورەی هەموو کۆمەلگایەکی تەندروست بەڕاستی لە خۆشەویستیەوە دەست پێ دەکات. تا ئێمە کاک مراد من و تۆ خۆشەویستێکمان نەبێ بۆ پەروەردە بۆ پەرۆشیمان نەبێ بۆ کۆمەلگا ڕەنگە ئەو بەردامەیە هیچ سوودێکی نەبێت. بۆیە پەرۆشی تۆیە، پەرۆشی کەناڵەکەتە وای لێ کردووە باس لە بابەتێک دەکات. پەرۆشی منە دێم بە دوای بیردۆزە و بە دوای پێداویستی بە دوای نەزەری و بە دوای خوێندنەوە دەکەوم بۆی بتوانین پەروەردەیەکی تەندروست و پەروەردەیەک بتوانێت ئاسایش و ئارامی و سەقامگیری و خۆشنودی و سۆزداری و خۆشەویستی لە ناو ناخی تاکەکاندا بێت. پێدانی خۆشەویستی و ناز بە منداڵ بە ڕێگایەکی تەندروست لە جێگەی خۆیەتی و بتوانرێت کەساتی ئەم منداڵە دروست بکاتن واتە بێ منداڵەکە تێبگەێنرێ ئەم خۆشەویستی و نازێک کە بە تۆ ئەدرێ بۆ ئەوە نییە ئەو سنوورانەی کە بۆ تۆ دیاری کراوە بیبەزێنی. ڕاستە زۆر جوانە تەمان دەبێت تێبگەێنرێ تەمان نازدان خۆناغی هەیە و خۆشەویستیش هەتا خۆشەویستیش با هەوێنی هەموو شتەکان بێ با بنەمای هەموو شتەکان بێ خۆشەویستیش لە ڕادە بەدەر ئەوی زیانی هەیە وەکو باسمان کرد کاکمەران دەبێت بە هاوسەنگی مامەڵە بکەین هەتا خوای گەورە کاکڕابەر هەندێک جار زۆر منداڵ دەبینی بەهۆی ئەوەی کە ئەوەندە خۆشەویستی دراوەتێ ئەوەندە نازی دراوەتێ
ڕفتاری نامۆ دەکات لە نێو ماڵ ڕەنگە شت بشکێنە ڕەنگە شت فڕێبدایانە چێتە ناو منداڵەکانی دیکەیان حتا زۆر منداڵ هەیە دەچنە میوانی شتێک گیر دەخۆن بەدەست منداڵەکەیەوە لە بەرەوەی شەرمەزار دەبن ینی هەموو ئەمانەوای کردووە کە منداڵ بەو شێوازە ڕفتار بکە. بەڵێ سنوورت بۆ نەهێشتۆتەوە هەستی بەرپرسیارەتی لا دروست نەکردووە کەسێک کە دروست کردووە بەس پشت بە دایک و باوکی دەبەستێ کەسێک کە دروست کردووە پێی وایە دەبێت کۆمەلگا لە خزمەتی ئەودابێ پێی وایە دەبێت دەوروبەرەکەی پەیوەندیەکانی هاوڕەکانی وەکو داک و بابی مامەڵەی لەگەڵ بکەن ئەو ژینگەیەش دەست ناکەوێت هیچ هەستێک لە هەستی داک و باب نزیکتر نییە بۆ منداڵ بۆیە لەو کاتەدا تووشی تەزارب دەبێت تووشی ڕفتاری نامۆ دەبێت هەموو ئەو کەسانەی لە ڕووی شەڕەنگێزیەوە بیردۆزە دەرونیەکان و بیردۆزە کۆمەڵایەتەکان پێمان دەڵێن هەموو ئەو بەحس و توێژینەوانەی کە کراوە لە ناو کۆمەلگاکاندا لە بواری دەروناسی کراوە هەموو کەسە شەڕەنگێزەکان کەسە درۆزنەکان کەسە لادەرەکان کەسە پیاکوژەکان کەسە هەڵگراوەکان لە کۆمەلگادا کەسە ڕفتارە ناباوەکان لە ناو کۆمەلگادا هەموو ئەو کەسانن کە بێبەش بوون لە خۆشەویستی و لە نقوم بوون لە نازێکی زۆر بێتامدا لە نازێکدا بەڕاستی یعنی زیادە ڕەوی تێدا کراوە بۆی ئێمە دەڵێن لە پەروەردەی ئەرێنیدا لە فەلسەفەی پەروەردەی ئەرێنیدا لە سیستەمی نوێی هەموو دنیادا کە ژیانێکی هاوچەرخ لە ناو کۆمەلگاکانی ئێستادا بەدی دەکرێت تەمەەن لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەک جیاوازە بەڵام بۆ هەمومان ئەو خۆشەویستیە گرنگە بەڕاستی دەبێت دایک و باوکان لەوێ حاڵی بن هەر کاتێک تۆ منداڵەکە نقم کرد لە نازێکی لە ڕادە بەدەر بەڕاستی تووشی شەڕەنجێزیت کرد کەسێکە دروست کرد پشت بە خۆی نابەسێ کەسێکی نامبەرپرست دروست کردووە کەسێکە دروست کردووە تواناکانی و ئاسایشی دەرونی و کۆمەڵک شت هەیە لی بێبەش دەبێت ناتوانێت ڕفتارێکی هاوسەنگ و کۆمەڵایەتیانە بکە تەمەەن کۆمەلگا بە چیەوە جوانە بە تاکەکانیەوە جوانە تۆ دوو شت هەیە لە ئینساندا هەم دەروون ناخی دەرەوەی ڕفتاری دەرەوەی کەسێتی شەروایە کەسێتی چییە کۆمەڵە خەسڵەتێکە کۆمەڵە خەسڵەتێکی ناوەکی و دەرەکیە بۆیە ئەو منداڵە کاتێک تۆ هەم ناوەکەکەش هاوسەنگانە مامەڵە نەکرد هەم پەروەردەی دەرەوەش ناهاوسەنگ کرد کەواتە تۆ بایەک و دایکێک بووی بەو نازە ئەو منداڵەت کوشت بەو نازە زۆرەی کە داتێ بەڕاستی کەسێکی ناهاوسەنگە دروست کرد تاکێکە دروست کرد تاکێکی شەلە لە دروست کرد بۆیە پەروەردە بەڕاستی چەند خواردنی مادی ضرورە بۆ ئینسانەکان ئەوەندەش خۆراکە معنەوی و دەرونیەکان زۆر ضرورن بۆ ئینسانەکان بۆ ئەوی تاکێشی تەندروست دەرچێت سەرنجت لەسەر بابەتێک وەرگرم پەروەردەی وڵاتانی دیکە خۆت کۆمەڵگاکانی دیکە بە تایبەتی زۆر جار لە سۆشیال میدیای کوردی دەبینین منداڵێکی یابانی یاخۆت چینی یاخۆت منداڵێکی ئەوڕۆپی دادەنرێن دەڵێن سەیری کەمە چۆن مامەڵە ئەکاتن چۆن ئاوا پەروەردەکراوە خۆت بەو شێوازە ڕاهێنراوە کە هەموو بەرپرسیارەتێک هەڵدەگرێت یاخۆت توانایەکی لە ڕادە بەدەری هەیە لە تەمەنێکی بچووکیشە جیاوازی ئێمە لەگەڵ ئەوان چییە؟ ئەوان ڕێگە ڕاستەکە دۆزنەوە هەروەها توانین بڵین پەروەردەی کورد بە شێوەیەکی گشتی وەکو پسپۆرێکی پەروەردەیە توانین بڵێ لە ساعت چەند ئێمە بە ڕێگایەکی تەندروست دەڕۆین بۆ پەروەردەکردنی منداڵ. بەڵێ وڵات حتمما طبعا لەو وڵاتانەدا فەلسفەی پەروەردەیی دەبێت سیستەمی گشتی واتە دەوڵەت لێی بەرپرسیارە فەلسفەی پەروەردەیی هەموو کۆمەلگایەک دەوڵەت لێی بەرپرسیارە تەمام ڕاستە خێزان خانەی یەکەمە لانەی یەکەمە شانەی یەکەمە بۆ پەروەردەی منداڵ بەڵام ئەگەر نمونەی وڵاتێکی وەکو یابان وەرگین لە یابان منداڵ تا 1 ساڵی 1 تا 5 ساڵی ئازاد دەکرێت بەهرەکانی خۆی دەدۆزێتەوە نازی خۆشەویستی کۆمەڵک شتی دەدێتێ بەڵام لە دوای 5 ساڵی حیسابی یەک چرکەی لەگەڵ دەکرێت لە مامەڵەدا ئەوەندە بەرپرسیارەتی لا دروست دەکرێت کەواتە ئەوان سیستەمە گشتیەکان هەیە بۆ نمونە منداڵێک زۆر جارێ ئێمە دەڵێن ئەوروپای ڕاستە میش منداڵێک بێنین هەموو میکانیزمە پێداویستیانێکی هەیەی بۆ پەروەردەکردن لە بینای باش لە مامۆستای باش لە چەمکی باش لە پێداویستی باش لە وەسائلی فێرکردنی باش حتمما منداڵێکی باشتر دەردەچێت ئێستا تۆ لە وڵاتی من 24 ساڵە خزمەتی پرۆسی پەروەردە دەکەم منداڵێک بۆ من دێ 4 دەرس 5 دەرسی وشکی بەسەردا دەدەم لە بینایەکدا چەند سەعاتێک لای من دەبێنێتەوە دواتر دەچێتەوە هەم خێزانەکەی ناتوانانی ئیستیعابی بکە و هەم کۆمەلگاکەشی ناتوانانی ئیستیعابی بکە بۆ چکە فەلسەفە گشتەکەمان پێ نەگەیان
لە وڵاتی ئێمە ئەوەندە ئیش لەسەر معریفە و علمە وشکەکە دەکرێت، ئەوەندە ئیش لەسەر تەحفیز و لەبەرکردنی بابەتەکان دەکرێت، ئەوەندە ئیش لەسەر پەروەردەکردنی تاک ناکرێت. چکە پرۆسەی پەروەردە لە هەموو دنیادا دەبێت پەروەردە ئەوجار فێرکردن تا نەتوانی تاکێکی پەروەردەکراو دروستکەی، ناتوانانی کەسێکی فەرەنگخواز دروستکەی، معریفی دروستکەی، ناتوانانی کەسێکی بەرهەمهێن دروستکەی. بۆیە لە وڵاتان هەموو سیستەمێک بەڵێ ڕاستە لە هەموو وڵاتێکدا سیستەمی پەروەردەیی جیاوازە، سیستەمی گشتی پەروەردە بۆ خۆی تاکەکانی پەروەردە دەکات بە سیستماتیکێک بە شێوازێک کە بتوانێت چۆن تاکێکی تەندروست، تاکێکی بەرهەمهێن، تاکێک هەست بە ئاسایشی دەرونی بکە، تاکێک بێ هەست بە نەخۆشیە دەرونیەکانی خۆی نەکە، هەست بە بۆشایی دەرونیەکانی خۆی نەکە، ڕەفتارەکانی ڕاست دەکاتەوە. ئەویش بۆ بنەما پەروەردەیی کە هەیە، بۆ فەلسەفە پەروەردەیی کە هەیە کە لە سەعات 8 بەیانی منداڵەکە لێ وەردەگرێت، سەعات 4 دەداتەوە، فێری ڕەفتاری ناخواردنی دەکات، فێری ڕەفتاری پەیوەندی کۆمەڵایەتیەکانی دەکات، فێری معریفەی دەکات. بەڵام تۆ لە وڵاتێکی وەکو ئێمە بە نمونە ئەگەر کوردستان بە نمونە وەرگری 4 سەعات قوتابیەک بۆ من دێنی، بەس بە فریادەکەم من فێری ژمارەکانی بیرکاری و نووسینی کوردی و عەرەبی و ئینگلیزی و هێندێک بابەتی وشکی کە فیزیا و چیمیا و بابەتی کێیە، دواتر کەسێکی داهێنەر نابێت. چکەمە ئیش لەسەر تەحفیر دەکەین، ینی بۆ نمونە دەڵام ئەم شعرەم بۆ لەبەرکە، ئەم هاوکێشەیەم بۆ لەبەرکە، ئەم بابەتەم بۆ لەبەرکە. دواتر کەسێک دەردەچێ کەسێکی داهێنەر نابێ، ینی شەهادەشی بدەی. خۆ لە وڵاتی ئێمە خاوەن شەهادەکان زۆرن، خاوەن شەهادەکان خاوەن بڕوانامەکان زۆرن، بەڵام بۆچی داهێنانمان نییە؟ بۆچی پێش ناکەوین؟ بۆچی ناتوانین توێژینەوەکانمان لە ئازدانین؟ هەموو شتەکانمان نەزەریە بەڕاستی. ئێمە بوارە عملیەکەمان نەگرتووە، ئیش لەسەر ڕەغبەتی منداڵ ناکەین، ئیش لەسەر بۆ نمونە لە فەلسەفەی ئەمریکیدا منداڵ لە 1 ساڵی تا 6 ساڵی کار لەسەر هیوایەتەکانی دەکرێت. بۆیە باشترین زانە ئەمریکیە، باشترین فەزایی ئەمریکیە، باشترین شەریکە ئەمریکیە، باشترین تەکنەلۆژیا لە ئەمریکایە. بۆ وایە ئەوەندەی ئیش لەسەر ڕەغەباتی منداڵ دەکەن لە پەروەردەکردنیدا لە سەرەتای کە ژێرخانێکە بەڕاستی 1 بۆ 6 ساڵی ژێرخانێکی زۆر پتەوە بۆ تاکێکی تەندروست کە بتوانی بنیاتینێ. بۆیە بەداخەوە ئێمە تاکێکی نەزەریمان بنیادناوە، تاکێکی عەمەلیمان نییە. بۆیە ئەو هەموو زانکۆیەمان هەیە، ئەو هەموو بڕوانامە بەرزەمان هەیە، هیچ گۆڕانکێکیش لە وڵات ڕوونادا. ئەوە وازەحە بابەتەکە دیارە. بەڵێ سوپاس بۆ ڕابەر محموود، پسپۆری پەروەردەی لە ڕانیە لەگەڵما دابووی دووبارە بەیانی